ئیمامی سەعد دەفەرمێ لە غەزای بەدردا کە یەکەم غەزای موسڵمانان کردیان بەرامبەر کافرەکان ئەفەرمێ تەماشام کرد عومەیری برام لەوێیە بەڵێ بەس تەمەنێکی مناڵ 16 ساڵ چەندێکە 16 ساڵە تازە پێدەگات هەرزە کارێکی تەواوە تەماشا بکە ناو سەحابەکانە خۆی شاردەوە خۆی ئەکرد لە بین سەحابەکانە مناڵ بخۆی شاردەوە وتم باشە ئەی عومەیر بۆ وا دەکەی بۆ خۆتە شاریتەوە وتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک بە یەکسەر مانەکە ئەوەی زۆر گونجاو نەبێ بۆ شەڕە شمشێر نایڵێ بڕوات بۆ غەزا یەک بە یەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیریانی دەکرد تۆ بڕۆ تۆ مەڕۆ تۆ بە کەڵک نایە بۆ مەسەلە بۆچی خۆتە شاریتەوە وتی وەڵڵاهی ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێستا من ببینێ نایڵێ بڕۆ دەبگەڕێنێتەوە منیش حەزەکەم لە پێناو خوا بکوژێم ئەوە خاڵدان بە ئیسلامە ئیسلامە بەگاڵتە بە ئێمە نەبێت بڕێ بەرەزم ئەم ئیسلامە بە هەزارەها و بە ملیۆنەها خەڵک لە پێناویدا ڕۆحی بەخشی خوێنی ڕژاوە سەر زەوی وەڵڵاهی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بمبینێ ڕەت مەکات بۆی خۆمە شارمەوە ئەمەی لە شوێنێک بۆ دەرچم بڕۆم حەزەکەم لە پێناو خوا بکوژێم شەهید بم بڕۆمە بەهەشتەوە حەزم لە بەهەشتە حەزەکەم ڕۆحێکم هەیە بۆ خوا بەختی کەم لە پێناو ڕەزامەندی خوادا بەڵێ دەفەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عومەیری بینی فەرمی تۆ بە کەڵک نایە تۆ گەنجێکی تازە پێبینە خەڵکی بەرامبەرت دەوەستەیە چەند ساڵە شەڕە شمشێری کرد ئەی گەنجێک تازە پێ بگات شارەزایی لەو شتانە نەبێ ناتوانێت بەرامبەر کەسێک بۆ سێکسە دەیکوژن پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەی عومەیر بە کەڵک تۆ نایە زۆر گریا بەڵام بۆچی بۆ دنیا نەوڵە بۆ بەهەشت بەڵێ بۆ ڕەزامەندی خوا پێخۆشە ئەو ڕۆحی لە پێناو خوا ببەخشێ هیچی نەکردەوە بۆ خوا حەزەکە ڕۆحی ببەخشێ بەڵێ فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تو خوا ڕەدم مەکەرەوە با بڕۆم حەزەکەم لە پێناو خوادا شەهید بم بڕۆمە بەهەشتەوە تو خوا ڕەدم مەکەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر گریا پێغەمبەری خوا فەرمی ساڵسەر باش وەرە ئیمامی سەعد دەفەرمی هیچی نەئازاری وتم ئاوا شمشێر بگرە ئاوا شمشێر بۆ شێرە فێرە بکرد هیچی نەئازاری بەڵێ ئیمامی عومەیر ڕەزای خوای لێبێ یەکێک بوو لە شەهیدەکانی بەدر شەهید کرا بۆیە پێی دەڵێن بچووکترین شەهیدی غەزای بەدر ئیمامی عومەیری کوڕی ئەبوو وەقاس جا گەنجە خۆشەویستەکە برا بەڕێزەکان ئێمە چیمان کردەوە ئیسلام هەوڵێک بۆ قیامەتی خۆمان بدەین هەرچیمان کرد خۆمان بە خەمسارد و کەمتەرخەم بزانین مەبەستمان لێرەدا ئەوەیە ئەم سەحابە حەزی کرد لە پێناو خوادا شەهید بێ بۆی بڕاتە بەهەشتەوە بە ئێمەش هەموو هەوڵێکمان بۆ ئەو بێ کە بچینە بەهەشتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئیمامی معاذی فەرموو ئەی معاذ ئێمە هەرچی دەکەین هەموومان بەسمان بچینە بەهەشتەوە ئێمەش مەبەستمان ئەوەیە بۆیە ئینشاءڵڵا با زیاتر هەوڵ بدەین پێمان خۆشە لە دنیادا بەختەوەر بژین و لە دوای مردنمان هەتا ئەو ڕۆژەی قیامەت دڵخۆش بین ناو قەبرەکەماندا و لە ساحەی مەحشەریش دڵخۆش بین و بڕۆینە بەهەشتەوە بە پردی سیراتا بە سەلامەتی تێپەڕین پێویستە لە دنیادا خۆمان ماندووکەین پشتیوان بەخوا لە دوای مردنمان بە ئیزنی خوا ئەو ماندووبوونەی کە کردومانە بۆ خوا پاداشتەکەی بە گەورەی وەردەگرین و دڵخۆشمان دەکا بە دڵنیاییەوە و ئەگەر خەمساردیشمان کردبێ بەخوا لە دوای مردنمان پەشیمان دەبینەوە داواکەم لە خوای گەورە میهرەبان ئاخرمان بەخێر بگێڕێ لەو کەسانەمان بگێڕێ کە لە دوای مردنمان چاکەکانمان دەورمان بدەن و دڵخۆشمان کرد خوایە گیان لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی ئاخرمان بەخێر بگێڕی لەو کەسانەمان بگێڕی کە ئەهلی بەهەشتن خوای لە عەذابی خۆت لە سزای خۆت بەدوورمان کەی خوایە لەم مەجلیسە خۆش بی لەم موسڵمانانە خۆش بی و لەوەش کە گوێی لە ئێمەیە و لەوەش کە گوێی لە ئێمە نییە خوایە ئەم هەمڕوانە ئەم ڕۆژوانانە هەمووی لە ئاگری دۆزەخ بەدوور کە بیان خەیتە بەهەشتەوە بۆ خاتی عەظەمەت و گەورەی خۆت بۆ خاتی ناو جوانەکان و سیفاتە بەرزەکانت خوایە گەلە مردوەکانمان خۆش بە و لە دوای مردنمان دڵخۆشمان کە آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.